دەیەی کەرامەت هەوڵی گاڵتەجارانەی ئوستانداری کوردستان. کۆماری ئیسلامی دە ڕۆژی نێوان لەدایکبوونی مەعسومەی کچی ئیمام کازم و ڕۆژی لەدایکبوونی ئیمام ڕەزا ئیمامی شیعەکانی وەک دەی کەرامەت ناولێنەوە. هەموو ساڵێک لەو دە ڕۆژەدا کۆمەڵێک جەژنی تەبلیغی و فەرمایشی دەوڵەتی لە هەموو ناوچە شیعەنشینەکانی ئێران ڕێک دەخرێت. ئەم دە ڕۆژە لە 10 جۆزەردانەوە دەست پێ دەکات و تا ڕۆژی 20 جۆزەردان بەردەوام دەبێت. هەرکام لەم ڕۆژانە ناوێکی تایبەت و بەردەنگێکی تایبەتیان هەیە. بۆ نمونە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو ڕۆژی دەستپێکی ئەم گاڵتەجاڕیەیان وەک ڕۆژی کچان لە کۆڕی بنەماڵەدا ناولێناوە کە بەردەنگەکەی بنەماڵەکانن و هەروەها ڕۆژی 19 جۆزەردانیش وەک ڕۆژی بەڕێوەبەرێتی ناونراوە کە بەردەنگەکانی ئەم ڕۆژە بریتین لە کرێکاران و کارمەندەکان. ئەکتەرانی ئەم گاڵتەجاریەی ڕژیم لەم دە ڕۆژەدا کۆمەڵێک ئاڵای جۆراوجۆر لەگەڵ گروپێک بە ناوی خزمەتگوزارانی حرەمی ئیمامی هەشتەم ڕەوانەی ئوستانەکان دەکەن و ئوستاندار و هەڵبژێردراوەکانی بەرەو پیری ئاڵا و هەڵگرانی ئاڵاکەوە دەچن. تا ئێرەی بابەتەکە زۆر جێگەی قسە لەسەرکردن نییە و ئەمانە لە زمرەی ئەو هەوڵە تەبلیغیە هەزینە هەڵگرەی ڕژیمی ئیسلامی شیعەن کە بە تایبەت پاشمردنی خومەینی ڕەواجی پێدراوە. بەڵام ئەو بابەتە کاتێک زۆرتر گاڵتەجارانە دەنوێنێت کەوانی شان دەدەن کە گۆیا خەڵکی ئوستانە سونی نشینەکانی کوردستان و سیستان و بەلوچستانیش بەم کارنەواڵەوە پەیوەست بوون. بە گوێرەی ناوەندی زانیاریەکانی ئوستانی کوردستان ئوستانداری ئەم ئوستانە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە کارمەندانی دەوڵەتی و بەکرێگیراوە خۆجێیەکان لە دەروازەی شاری سنا بە پێشوازی ئاڵاکەوە چوون. ئوستانداری کوردستان لەو ڕێوەسمەدا بە نێونەرایەتی لەلایەن خەڵکی سنەوە وتوویەتی خەڵکی کوردستان هۆگرێکی تایبەتیان بە ئیمامەکانی شیعە و بە تایبەتی تر حەزرەتی ئیمام ڕەزا هەیە و ئەم تایبەتمەندیە لە هەموو بوارەکانی ژیانی ئەواندا ڕەنگی داوەتەوە. لە پەیوەند لەگەڵ ئەم قسە پڕوپوچانەی ئوستانداردا دەبێ بڵێن کە خەڵکی کوردستان 43 ساڵ لەمەوبەر بە بایکۆتکردنی هەڵبژاردننی کۆماری ئیسلامی لەژێر ناوی بەڵێ یان نادا وەڵامی نای خۆیان بە ئیسلامی سیاسی شیعە بەڕێبەری خومەینی دایەوە و 43 ساڵە کە لەسەر ئەم وڵامە مێژوویەی خۆیان هەروە بەردەوامن و خەڵکی سنا پێشڕەوی ئەم خۆڕاگریە مێژوویە بوون. بە درێژایی ئەم ماوەیە پیلانگێڕیەکانی کۆماری ئیسلامی هەر لە سەرکوتەوە بگرە هەتا گیرۆدەکردنی لاوان بە مادەوەشبەرەکان و هیتر هیچ کات نەیتوانی ئیرادەی ئەم خەڵکە تێک بشکێنێت. جگەلەوە لە شاری سنا مەسحەبی سونی ڕەواجی هەیە نەک مەسحەبی شیعە. ڕوون نییە کە ئوستانداری ڕیاکاری کوردستان ئەم هۆگریەی خەڵکی بە 12 ئیمامی شیعەکان لە چیدا بەدی کردووە. لە کەس شاراوە کە هەڵاواردنی مەسحەبی یەکێک لە شکڵەکانی ئەوستەم و هەڵاواردنەیە کە لە دژی خەڵکی سونی مەسحەبی ئێران بەکار هێنراوە و ئەوەش بە نۆبەی خۆی نەفرەت و بێزاری خەڵکی دژ بە ئیسلامی سیاسی شیعە زۆرتر کردووە. بەڵام بەردەنگەکانی ڕۆژی 19 جۆزەردان وەک ڕۆژی بەڕێوەبەرێتی جەماوەری کرێکاران و کارمەندان ناساندووە. ئەمە لە حاڵێکدایە کە کرێکاران و کارمەندانی دەستکورتی دەوڵەتی بەردەوام لە زمرەی قوربانیانی دەستی ئەم ڕژیمە و هەروەها سەرەکیترین توێژی ناڕازی دژ بە ڕژیمی ئیسلامی سەرمایەبوون و هەن. ئەوان هەرێستاش لە ڕیزی کرێکارانی پەیمانی پرۆژەی نەوت، کرێکارانی شرکەتی ئۆتۆبوسرانی واحد، هەفتەپە، فولاد، شارەداریەکان، ڕێگای ئاسن و خانەنشینکراوان لە حاڵی خەباتکردن لە دژی هەژاری سەپێنراو سەرڕۆیی و چەوسانەوەی سەرچاوەگرتوو لە دەسەڵاتی ڕژیمی جەهل و جەنایەتی ئیسلامیدان. ئەوان لەم ڕۆژانەی دواییدا بە شێوازی جۆراوجۆر پیلانگێڕیەکانی ڕژیمیان لە دژی 2 معەلیم و هەڵسوراوی سەر بە یەکێتیەکانی فەڕەنسا ئەندامانی سەندیکای واحد و ژمارەیەک لە هەڵسوراوانی کرێکاری و معەلیمانیان محکوم کردووە و سوورن لەسەر ئەوەی کە بە جەلاد و جەنایەتکارەکانی ناوڕیزەکانی سپا و ئیسلاعات ئیزن نەدەن تاکتیکی کۆن و سواوی ئەوان کە بریتیە لە گرێدانی خەباتی ڕیشەداری کرێکاران و معەلیمان و خانەنشینکراوان بە دەرەکیەکانەوە بەکردەوە دەربێنێت. هەر ئێستا کرێکارانی لە سەرکار لە ناوەند و ئیدارە دەوڵەتیەکان شان بەشانی پتر لە 5 ملیۆن کارمەند لە زمرەی پەیگیرترینی ئەوانن کە لە پێنا و پاشەکشە پێکردنی کابینەی ڕئیسی جەلادی 67
لە بڕیاری زیادکردنی تەنیا 10% بە حەقدەستەکانی ساڵی 1401دا خەبات دەکەن. کۆماری ئیسلامی سەرقافڵە و ئیلهامبەخشی حکوومەتە تێروریست و جنایەتکارەکان و هەروەها گروپە دژی ئینسانی و کۆنەپەرستەکانی وەک داعش و ئەلقاعیدەیە لە ئێران و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەم ڕژیمە هەر ئێستا لەژێر گورزی خەباتکاران لە ئێران و دژبەرەکانی لە دەرەوەی وڵات و لەسەر بەستێنی گەندەڵی و قەیرانە بەردەوامەکانیدا دوایین هەناسەکانی خۆی دەکێشێ. دەیەی کەرامەت و هەوڵە خۆرافە پەرستیەکانی ڕژیم و قسە و کردەوە گاڵتەجاریەکانی کەسانی وەک ئوستانداری کوردستان دەرخەری داماوی و بێدەسەڵاتی ڕژیمە لە ئاست لایەنە بەربڵاو و فەرەچەشنەکانی قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا.